باش شاگردنەوە ون چاوە ناون باشن جارادی ڤیدیۆمە چێکردم مەهنگی پێنج تیپێ خۆمە لێڤەگەر ژوار چێکرد بوو ونزان ئەمگەها بوون کیژە تیپێ کیژوەت زانێ کەنها مێ پەڤرا با تیپێ خوا مێ بیرە خۆ بێنش بۆم تیپێ خۆین و ببن باشە دێڵە تیپە ئا بە جە چە دە ئە ئێ فە گە هە ئە ئی ژە کە لە مە نە ئۆ پە قە ڕە سە ئەم گەهابوونە بێ تیپێمانەولۆ ئەرێ کەنهامی مەیزێنن چ تیپەی سارەتێ ئەف چ تیپە ئەف تیپە شایە ئەرێ ڕاستە هەربیژی ژوەرە کەنها ئەمێ پەڤرە تیپە شا بنویسن یەڵا ئەف تیپە شا یا مەزنە و ئەف ژی تیپە شا یا بچووکە ونزان چاوە بنویسن نە ئەرێ هەربیژی ژوەرە ونژێ هاتینە مەگۆ ئەف تیپە شایە کەنها میمیناکنە سەر تیپە شا بێژن پەیڤادە وەرێ شێرین شێرین تیپە شال کودی هاتیە دەستپێکێ داهاتیە ئەری ڕاستە هەربیژی ژوەرە تیپە شا دەستپێکێ داهاتیە شێرین و چژی شۆرش شۆرش تیپە شا خۆت دەستپێکی دەژی هاتیە و تالی دەژی هاتیە مانەولۆ ئەرێ ڕاستە و مریشک مریشک تیپە شال کودی هاتیە نیوی دەهاتیە مانەولۆ مریشک مریشکە ناستکن نە ئەرێ هەربیژی ژوەرە ئەف تیپە شا بوو بەیرە چ تیپ تێ کیژوە زانێ تیپە تا هەربیژی ئەف تیپە تایە تایە مەزن و ئەڤژی یا بچووک کەنها مێ پەڤرە تیپە تا بنویسن تا یا مەزن و ئەڤژی تا یا بچووک کەنها میناکنامێ بێژن وەکە تری تری تیپە تال کودی هاتیە دەستپێکێ دێها ئەرێ ڕاستە هەربیژی دەستپێکێ دە تیپە تا هاتیە و ئوتی ئوتی تیپە تا نێوی دەیە ئەرێ ڕاستە هەربیژی ژوەرە مەگۆ ئوتی چییە ئوتی کەویە دەمجلێ خۆ پێکەویتکن وە ناس کرد ئەرێ و هەلبەست هەلبەست تیپە تا تالی دەهاتیە مانەولۆ ئەرێ هەلبەست تیپە تا تالی دەهاتیە هەربیژی ژوەرە مەگۆ ئەف چ تیپ بوو تیپە تا بوو ئەف تیپە ئەف چ تیپە کیژوە زانێ تیپە ئە ئەف تیپە ئە یا مەزنە ئەڤژی تیپە ئە یا بچووکە ونزان بنویسن نە ئەرێ هەربیژی ژوەرە ون چژێ هاتینە کەنها میناکنە وەکە دو دو یعنی دو تیپە ئە تالی دەهاتیە مانەولۆ و گولژی گول تیپە ئە نێوی دەهاتیە ئەرێ ڕاستە هەربیژی ژوەرە مەگۆ ئەف چ تیپە تیپە ئە هەربیژی ژوەرە و ئەف چ تیپە کیژوە زانێ تیپە ئو هەربیژی ئەف تیپە ئو یا مەزنە و ئەڤژی تیپە ئو یا بچووکە هەربیژی ژوەرە ونزان بنویسن ها کەنها میناکنامێ سەر تیپە ئو بێژن ئور ئور تیپە ئو دەستپێکێ دەهاتیە مانەولۆ ئەرێ ڕاستە بروسک بروسک تیپە ئو کودێ دەهاتیە نیوی دەیە ئەرێ هەربیژی تیپە ئو نیوی دەهاتیە دوومان دوومان تیپە ئو نێوی دەیە هەربیژی ژوەرە مەگۆف چ تیپە تیپە ئو
وەیرە چ تیپتێ کیژ وەزانێ وەزان نەف چ تیپە کاژمرە بێژن ئەف تیپا ڤایە هەربژی کانهامی پەبرە تیپا ڤا بنویسن یەڵا ئەف تیپا ڤا یا مەزنە و ئەف ژی تیپا ڤا یا بچووکە مێزی چ هەسان هۆکاری بنویسێ تیپا ڤامانە ولۆ خۆشە تیپا ڤا کامی ناکنا سەر تیپا ڤامێ بێژن کا ناوی هەڤالنەوە تیپا ڤا تێدا هەیە کیژوە کیژە نەڤالاوە ئێڤا ئێڤا هەربژی تیپا ڤات نێوی داهاتیە ئەرێ و ناوی هەڤالکەوەیە دیژی تیپا ڤا تێدا هەیە کیژ وەزانێ میراب ئەرێ ڕاستە هەربژی ژوەرە میرابمانە تیپا ڤا تالی داهاتیەمانە ولۆ میراب ئەرێ هەربژی ژوەرە و ڤین تیپا ڤا دەستپێکێ داهاتیە هەربژی ژوەرە ڤین تیپا ڤا دەستپێکێ دێمە گۆ ئەف چ تیپەنها ئەف تیپا ڤایە هەربژی ژوەرە و چژێ هاتینە ئەنها ئەمێ پێنج تیپێ خوا ونێ سەر لێ نووسا خۆ بنویسن و سوورەتکی وێنەکی ژێر بگرن و ژمرە بشێنن باشە کەنهامی دی سەوال بیرا خۆ بێنن تیپا شا تا ئ و ڤا هەربژی ژوەرە هەربژی ئەف تیپێوەنە و نسر لێ نووسا خۆ بنویسن و هەربژی ژوەرە و سەعاتاوە خۆش